بەهۆی هاتنی ڤایرۆسی کۆرۆنای گۆڕاو کۆماری ئیسلامی ئێران مەرجی حاجی ئۆمەران و پەروێزخانی باڕووی گەشتیاراندا داخست. بەڵام هەتا ئێستا جموجوڵی بازرگانی و گەشتیاری لە مەرزی نێودەوڵەتی باشماغ بەردەوامی هەیە و ئاساییە. لە سنووری باشماخیش پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا بۆ هەموو ئەو کەسانە دەکات کە ڕوو لە مەرزەکە دەکەن. لێرە لە دەواازەی نێودەوڵەتی باشماخ بنکەی پشکنینی کۆرۆنامانێ لێرە کە سەربەوەزارتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانە لێرە هەموو گەشتیارێک پشکنینی کۆرۆنای بۆ ئەنجام ئەدرێت. دواتر کە پشکنینەکەی بۆ ئەنجامدرا ڕێکاری یاسایەکانی بۆ گیرێتە بەر لە وەکو مۆرکردنی پاسپۆرتەکەی. وتەبێژی ڕاگەیاندنی مەرزی باشماغ ڕایگەیان دوای پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا بۆ گەشتیاران و بازرگانەکان دواتر ڕێکاری یاسایی دەگرنە بەر. سەبارەت بە توشبوانی ڤایرۆسەکەش ڕایگەیاند هیچ ئامارێک لە بەردەستیاندا نییە. ئەوەشی وت داخستنی مەرزی باشماغ لە دەسەڵاتی ئەواندا نییە و ئێرانیش تا ئێستا بڕیاری داخستنی نەداوە. لە دوێنێ کاتژمێر 2 پاژنیوەڕۆ دەواازەی حاجی ئۆمەران و هەروە دەواازەی پەروێزخان بەڕووی گەشتیارانە داخراوە بۆ ماوەی 14 ڕۆژ بە بڕیارێکە لە دیوی ئێرانەوە درراوە. ئەم بڕیارە حکوومەتی هەرێمی کوردستان دەری نەکردووە بۆی ڕوونبێلاتان. بڕیارەکە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە دەرکراوە. بڕیارەکەش مەرکەزی نییە لەلایەن تارانەوە هاتبێت و هەموو دەواازەکان بگرێتەوە لەسەر ئاستی پارێزگاکانە. پارێزگای کرماشان کە دەواازەی پەروێزخان و منزلەی لەسەرە ئەوان بۆ ماوەی 14 ڕۆژ هاتوچۆی گەشتیاریان ڕاگرتووە. هەر گەشتیارێکی عێراقی سەردانی وڵاتی ئێران بکات بە بیانووی پشکنینی کۆرۆنا 60,000 لێ وەردەگیرێت و لە کاتی گەڕانەوەشی لە ئێران 60,000 دیکەشی لێ وەردەگیرێت. وەرگرتنی ئەو بڕە پارە زۆرەیەش هۆکار بووە بۆ ئەوەیە گەر هاوڵاتیەک زۆر ناچار نەبێت سەردانی ئێران نەکات. مەرزی نێودەوڵەتی باشماغ دەکەوێتە سنووری قەزای پێنجوێن و هاو سنوورە لەگەڵ شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە. سوەی محەممەد، کەناڵی پەیام، مەرزی نێودەوڵەتی باشماغ لە قەزای پێنجوێن.